هۆشداری دەدرێت لە خراپی دۆخی ئابووری لە هەرێم و داوا دەکرێت چی دیکە حکومەت خۆی لە دابینکردنی ژیانی شایستە و پێدانی موچەی موچەخۆران بێ ئاگا نەکات چونکەوا بڕوات مەترسی گەورە لەسەر ژیانی هاوڵاتیان دروست دەبێت پێویستە هەموو لایەک مەترسی دۆخەکە لەبەر چاو بگرن و هەرچی زووە چارەسەری دۆخی خراپی دارایی خەڵکی بکرێت. ئێمە بینی بڵێ تقریبا لەوەتی کەوا موچەخۆران بێ موچەند ئێمە بینی بازارێک لە 150 لە 140 ئەبینین کزی بەخۆیەوە بینیوە. بەڕاستی نەبوونی واتە موچە بۆ موچەخۆران ئەوە کاریگەری خراپی بووە چونکە ئەگەر موچەخۆران پاریان پێ نەبێ بازاڕیش ناکەن واتە ناتواندرێ ئەوان کەلوپەلی پێداویستی خۆیان وەکو ئەویکەوە موچیان پێبێ دابینی بکەن بۆیە بازار کزی و لاوازی زۆری پێوە دیارە ئێستا کابینین لە بازاردا. ماوەی زیاتر لە 2 مانگە موچەدا بەش نەکراوە حکومەتی هەرێمیش تاوانەکەی خستۆتە ئەستۆی عێراق و خۆی لێبێدەنگ کردووە. شارەزایان دەڵێن هەرێم باجی گوێنەگرتن و خۆ بە گەورەزانینی خۆی و سیاسەتە هەڵەکانی دەدات. ئێستا بابەتی موچەکە لەگەڵ ڕاگررتنی نەناردەی نەوتی هەرێمی کوردستانە بۆتە کێشەشی گەورە لە هەرێمی کوردستانە ئەم بابەتە ئەبواە هەر لە کاتی خۆیە بەرپرسانی هەرێم حسابی وردیان بۆ بکرێت چونکە ئێمە ڕەنگە 10 ساڵ پێش ئێستام قسەیمان کرد بێت کە ڕۆژێک دێ ئەم بۆڕی نەوتە ئەگیرێتەوە چونکە دەستوری نییە. ئەزانرێت کە ئەوەی کە لە ماوەی ڕابردووە بە ناوی ئابووری سربەخۆوە کراوە سنوورێکی هەیە دەوڵەتی عێراقی عافێتی بۆ بگەڕێتەوە ئەگەڕێتەوە بۆ هەموو ئەو مادە و بڕگانەی دەستور کە ڕێگە ئەگرێ لەوەی ئێمە سربەخۆ نەوتەکەمان بفرۆشین. ئەمە 10 ساڵ پێش ئێستام قسانەمان کردووە. ئێستا کە دەرەنجامە ترسناکەکانی لەسەر ژیانی خەڵک دەرەکەوێەوە دۆخێکی ئابووری و گوزەران و ژیانی زۆر خراپی بەتایبەتی بۆ توێژی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دروست کردووە حاڵەتێکی چاوەڕوان کراوە لە ڕاستیە. زۆربەی سێکتەرەکانی ژیانی هاوڵاتیان وەستاوە بازار و دوکان و کاسبکار و خاوەنکار و کرێکار هەمویان بازاڕیان بە موچە دەکرێتەوە موچەخۆرانیش بە ناومێدیەوە چاوەڕوانی کۆتایی هاتنی ئەم دۆخەن. ڕامیا عوسمان کەناڵی پێیام سلێمانی.